دەستە برە نۆژەن دەکەنەوە بەڵام هێشتا پێویستی پێ هەیە بەڵام ئەو پرۆسەیە بەردەوامە یعنی ڕاناوەستە. بەشداریمان کرد لە مەراسیمی کۆتایی هاتنی نۆژەکردنەوە 15 قوتابخانە سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر کە لەلایەن ڕێکخراوی ڕوانگە ئەنجام درابوو بە هاوکاری جێئازێد و حکوومەتی ئەڵمانی پارەکە لە بۆ تەرخان کرابوو بە پێویستی زانم دەستخۆشیان لێ بکەم و سوپاسیان بکەم و یەکەم جارش نییە ڕێکخراوی ڕوانگە و حکوومەتی ئەڵمانی و جێئازێد ئەم کارە بکەن و بەڵام پێشتریش بە هەمان شێوە بەڕاشکاوی دەمەوێت باز بکەم کەوا ئەرچی نۆژەکردنەوەی قوتابخانە و هاوکاریکردن و پاڵپشتکردنی وەزارەتی پەروەردە تەنها کاری حکوومەت نییە بەڵکو لەوە لە هەموو وڵاتانی دنیا باوە پێویستە خەڵکانێک چ خەڵکانێکی خوا پێدراو بن چ خەڵکانێکی خێرخواز بن چ ڕێکخراوەکان من هاوکار بن لە بۆ وەزارەتی پەروەردە دەبەر ئەوەی خۆتان زانن لە ماوەی ئەم 4 ساڵی ڕابردوو بەهۆی نەبوونی بجەوە و کێشانەی بەسەر حکوومەتی هەرێمدا هاتووە نەتوانراوە پێویست قوتابخانەکان نۆژەن بکرێنەوە و ژینگەی قوتابخانەش خۆتان دەزانن بەشێکی گرنگە لە پرۆسەی فێربوون ئەگەر هاتو قوتابخانەکە ژینگەیەکی خراپ بوو لە ڕووی نۆژەکردنەوە ئەوە کاریگەری نەرێنی دەبی لەسەر فێربوون و ئاسیزانی قوتابیان. بەتەنسیق لەگەڵ ڕێکخراوی جیایزەتی ئەڵمانی 15 قوتابخانە لەم مەشروعەدا تەحدیدەن نۆژەن کراوە زیاتر لە 1.5 ملیۆن یۆرۆ سەرف کراوە گوتمان 15 قوتابخانە 985 کرێکار و ئەندازیار و دەرەجە وەزیفە جوداکان کاریان لەم پرۆژەیان کردیە بەگشتی تا ئێستا بۆ مای 5 ساڵ 67 قوتابخانە لە نێوان دروستکردن نۆژەنکردن دروست بووە و دروست کراوە. ئیمانمان ئەوەیە ئەوە مجرد دەستپێکێکە. نۆژەنکردنەوەی قوتابخانە دروستکردنی قوتابخانە زۆر گرنگە تا ژینگەیەکی فیزیکی دروست بیت بۆ فێربوون. لەمە گرنگتر ئەوەیە ژینگەیەکی سایکۆلۆژی مامۆستا و ئیدارەی تەربەوی حاضر بکەن بۆ ئەوەی قوتابیان فعلا بتوان استیعابی مەوادەکان ببن بە شێوازێکی پۆزیتیڤ مامەڵە بکەن تا ببنە ئەو سەرکردان ئێمە خەون پێ ئەبینین ئیدعا ئەوە دەکەن ببنە سەرکردەی ئەو ڕۆ دووارۆژ. ئومێدەوارم پێکەوە بتوان فعلا ئەو ژینگەیە دروست بن. بە هاوکاری ڕێکخراوی ڕوانگە و دەستگای جیارزێتی ئەڵمانی هەڵسان بە کۆتایی هێنان بە نۆژەنکردنەوەی چەند قوتابخانەیەک کامڕۆ مەراسیمەکە لە قوتابخانەی بابانی بنەڕەتی بەڕێوە چوو بە سوپاسەوە بۆ ئەم دەستگا و ئەم ڕێکخراوانە کاڵسان بە نۆژەنکردنەوەی قوتابخانەکان بە تاکید نۆژەنکردنەوەی قوتابخانە کاریگەریەکی یەکجار زۆری دەبێت لەسەر پرۆسەی خوێندن لەم قوتابخانەیەکەوە کاری تێدا کراوە کاریگەری دەرونی لەسەر قوتابیان پاکردنەوەی قوتابخانە لە ڕووی جوانکاری لە ڕووی ئامادەکردنی هەموو ئەمانە کاریگەری تەواوی دەبی لەسەر پرۆسەی خوێندن بۆیە لێرەوە داوا لە هەموو کەسانی خێرخواز لە کۆمپانیاکان لە دەستگا خێرخوازیەکان دەکەین هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بن بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان.